دروستبوونی درزێکی گەورەیە لە کەمەربەندی باپشتیان لە قەزای سۆران. درزەکان بەردەوام لە فراوانبووندان. پسپۆڕێکی جیۆلۆجی دەڵێت درزەکە بە جۆرێک مەترسیدارە ئەگەر بێت و بە زوویی چارەسەر نەکرێت لە وەرزی بارانباریندا کارەساتی گەورە دروست دەبێت. هەروەها داوا لە شۆفێرانیش دەکات لەم شوێنەدا بە هیچ شێوەیەک هۆڕن لێ نەدەن چونکە کاریگەری لەسەر گەورەبوون و داڕمانی گردەکە هەیە. ئەو درزە کە ئێستا لە پشمانەوە بینن لە کەمەربەندی باپشتیان دروست بووە. ئەم درزە پێش 6 مانگێمە هاتینە ئێرە. ئەم درزەی تیان نەبوو، ئەم درزە بەو شێوەیە ئێستا فراوان نەبوو، بەڵام ئێستا کە هاتوونە تجارەتی ڕوپێیمان کردووە. درزەکە بە شێوەیەکی زۆر ترسناک ڕووی لە فراوانبوون کردووە. درێژی درزەکە کیلۆمەترێکە بێت تقریبان و پانیەکەی نزیکەی 2 مەترونیوە بێ و قوڵەکەی نزیکی 15 تا 20 مەتر بێت. بۆی ئەو ئەستوریەی کە هەیەی ئەو شاخە خەتەرێکی زۆری لەسەر ئەو ڕێگا فەرمیە دروست کردووە کە ناوچەکانی سۆران و باڵەکایەتی و چۆمان بە پارێزگای هەولێرەوە بەسێتەوە و شادەماری ئابووری پارێزگای هەولێرە. ئێمە پێمان وایە لە داهاتوویەکی نزیکە ئەم شاخە ئەگەر بێت و چارەسەرێکی زانستیانەی بۆ نەکرێت ئەگەری داڕمان و ڕوخانی زۆرە بۆ سەر ڕێگاکە و کارەساتی مرۆیی و ئابووری گەورە لێ دروستە بێت. سەبارەت بە چارەسەرکردنی کەمەربەندی باپشتیان قائیمقامی قەزای سۆران دەڵێت لە هەوڵی چارەسەرکردن داین چونکە بۆ سۆران شوێنێکی استراتیژیە لە ئەگەری هەر داڕمانێک گرفت بۆ قەزاکە دروست دەبێت. ئەو کەمەربەندیە بەنسبەت سۆران زۆر استراتیژیە. ئەگەر لە حالەتێک کە بژگیرێت و ئیشیش تێدا بکەین زەختێکی زۆر دەکەوێتە ناو سۆران بەدەر لەوەی کە ئەگەر خوا نەخواستە حالەتێکی وا دروست بیتن سەلامەتی ینی تووشی کێشەی سەلامەتی بۆ هاوڵاتیان دروست بکاتن. بە خۆشحاڵەوە دوێ وەفتێکیان لە وەزارەت سەردانی شوێنەکەیان کرد و ئەوانش بە چاوی خۆیان ئەو بینیان کە کێشەکەەوە زۆر بەخێرا با بڵێن فراوان دەبێتم. بڕیارە دەکە بە زووترین کات من دوێنێ قسەم کرد لەگەر جەنابی وەکیلی وەزیرش قسەم کرد کە بە زووترین کات چارەسەرێکی بۆ بدۆزینەوە. ئەو ینی چاوەڕێ ئەوە نەکەین بە سێ پێشنیاریاندا بوو، بەڵام ئەوە پێشنیارم کرد کە بە زووترین کات بڕیا لەسەر یەک لەو پێشنیارانە بدرێت و دەست بە کارەکان بکرێتن. ڕێگاکە شوێنێکی استراتیژی و بازرگانیە. حاجی ئۆمەران و باڵەکایەتی و ڕەواندز و سۆران بە پارێزگای هەولێرەوە دەبەستێتەوە. بۆیە لە ئەگەری هەرداڕمانێک کارەساتی گەورەی بەدوادادێت. لە ئێستادا کەمەربەندەکە بە درێژایی 1 کیلۆمەتر و پانی 2 مەتر و قوڵی 20 مەتر درزی بردووە. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.